باسکردنە لەو یاداشتەی کە خاوەن کۆمپانیا و نووسنگەکانی کڕین و فرۆشتنی خانوبەرە یاداشتێکیان پێشکەش بە حکومەت کردوێت دیارە ئەم یاداشتە چەند خاڵێک لە خۆ دەگرێت ئەو خاڵانە هەم لە سوودی هاوڵاتیانە و هەم لە سوودی خاوەن کۆمپانیاکان و خاوەن نووسنگەکانی خانوبەرە. تایبەت بەم بابەتەش بڕیار حەسەن نوێنەری کۆمپانیا و نووسنگەکانی کڕین و فرۆشتنی خانوبەرە لە ستۆدیۆ لە لامان ئامادەیە. کاک بڕیار بە خێراتی سڵاوت لێبێ. کاک بڕیار زۆر بەخێر بێ. سپاس پامەتە. کاک بڕیار یاداشتێکتان پێشکەش بە حکومەت کردووە. ئەو خاڵانەی کە لەو یاداشتەدا پێشکەشتان کردووە چین؟ بەگشتی و خاڵانە خۆی لە چەند خاڵێکا بینێتەوە، بەڵام سەرەکی ترین خاڵەکان کێشەکانی ئەمڕۆ کە دروست بووە بۆ نووسینگە و کۆمپانیا و بەشەکانی کڕین و فرۆشتنی زەوی و زار و خانوبەرە و بەگشتیش بە تایبەت بۆ خەڵکی فەقیر و هەژار. یەکێک لەو خاڵانە بە سەرەکی ترینیان پێنەدانی مۆڵەتی 100 مەتریە بۆ مڵکی بۆ ئیجازەی 100 مەتری بۆ زەوی، ینی ڕێگەگرتن لە دروستکردنی خانوویەکی 100 مەتری. هۆکاری ئەم ڕێگەگرتنە بەپێی بەدووادا چوونەکانی ئێوە چییە؟ بۆچی لە ڕووبەرێکی 100 مەتریا کە ڕەنگە هاوڵاتیەکی کەم دەرامەت تەنها ئەوەندەی بتوانێت ڕووبەرێکی 100 مەتری بکڕێت، بۆچی نەتواندرێت کە خانووی لەسەر بکرێت؟ بەڵێ وەکۆی کە قسەمان لەگەڵ سەرۆکایەتەکان و لەگەڵ شارەوانی و لەگەڵ هەر بەرپرسێکردوە کە تایبەتە بۆ مۆزوعانە وەمان ئاماژە پێیان کە گوایە قەرەباڵەخی گەڕک و ناوشار زۆر دروست بووە، بەڵام لە عینەن کاتە خۆیان ڕێگا دەن بە سیتیەکان و بە کۆمپانیەکان بۆ بەرهێنان خانووی 7 مەتری و شوقی 7 مەتری و 8 مەتری دروست بکرێت. باشە ئەم جیاوازێتان ئێوە خسە ڕۆبۆلانی پەیوەندیدار؟ بەڵێ، چکە ڕەنگە هاوڵاتیە کە بێت تەنها ئەو پارەی کە لە بەردەستاتی تەنها عەرزێکی 100 مەتری بۆ بکات، هیچی تری نییە. دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بۆ هەمووانەوە زەحە. ئەم بڕیارە چۆن دراوە؟ بەتەشید هاوڵاتیان زۆربەیشیان وایە، ینی هەر توانای کڕینی مڵکێکی 4 دەفتەر دۆلاری هەیە کە زەویەکی 100 مەتریەکە، توانای نییە مڵکێک بکڕێت زەویە بکڕێ بە 8 دەفتەر دۆلار یاخود بە 7 دەفتەر دۆلار و خانوویەکیشی تیا دروست بکات. ئەگەر قرار بێ مۆڵەتیان پێبن بۆ خەڵکێکی کەم دەرامەت، بۆ خەڵکێکی هەژار و بۆ خەڵکێکی کەم سەرخێزان، ڕێگەیەکی زۆر باشە و هیچ کێشێکیش دروست ناکات لە ناو شارە. لە عینەن کاتە خۆیان حکومەت ئیفراسی مڵکی پێشی واجهەی 6 مەتریان کردووە. ئێستا ڕێگەنایەن بە مڵکێکە واجهەکەشی لە 10 مەتر کەمتریش بیانی بە 10 مەتریش ڕێگەنایە کە 100 مەتری دەبەدە بکات. باشە بیانۆکە ببوورە میهرەبان بیانۆکە بەسەنها ئەوەی کە بۆ منە شار قەرەباڵ خەبێت، بۆ منە ئەگەر عەرزەیەکی 100 مەتری بمێنێتەوە چ کاریگەریەک دروست دەکات لەسەر قەرەباڵق بوونی یان ڕەسە قەرەباڵق نەبوونی ژینگەی شارەکە و جیاوازەکە شەیە خۆت باسێکێڵی شوقەیە 7 مەترە. بەڵێ، جیاوازیەکە ئەگەر خۆیان لە ئێستا قەرارە بیرێ بۆ 10 ساڵیکە یاخود بۆ چەند ساڵێکی ڕابردوو لەوانەیە ئەتیادی بێ، بەڵام ئێستا زەویەکە بۆ بەهینی هاوڵاتی هەر چۆنێک توانیوەتی گەنجێکانی هەرچەنە پێگەی خۆی زەختی لە خۆی کرۆ توانیوەتی مڵکێکی 100 مەتری بکڕێت 4 دەفتەر دۆلار یاخود تۆزێک زیاتر یا تۆزێک کەمتر. ئەمان ئێستا ڕێگەی لێگرن کە بکرێ ببینە بکرێ بە خانوو. جیاوازەکەش بەس بە تەنها لێرە گەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆ کۆمپانیاوە بەرهێنەکان کە سوودمەند بن زیاتر لی. من بەش بە حاڵی خۆم پێم وایە بێ بەرپرسە و دەستە باڵاکانی کوردستان دەستیان لەوەیە هەیە لە بەرەوەی خۆیان لە زۆربەی پرۆژە و سیتیەکانە شەریکن. داواکاریەکانی ئێوە لە یاداشتەکەدا چییە؟ چۆن داواتان کردووە ئەم کێشەیە چارەسەر بکرێت؟ داواکاریەکانی ئێمە بەنسبەت ئەو خاڵەوە داوامان کردووە کە گوایە بۆمان جێبەجێ بکرێ و ڕێگە بدەن دروستی بکەن. ئەمانیش ئەڵێن کە گوایە جوگرافیای سلێمانی لەگەڵی هەولێرا زۆری فەرقە. ئەمانەیانەوێت و قەرارەکە لە هەولێرەوە دەرچووە ئەلەساس لە وەزیری شارەوانیە دەرچووە قەرارەکە، بەڵام جوگرافیای سلێمانی هەولێر زۆری فەرقە کە ئەبێ ئەم فەرقە ببینرێ، ئەبێ ئەم فەرقە ڕەچاو بکرێ و ڕێگە بدرێت کە دروست بکرێت. ئەمان مەبەستیانە کە دروست نەکرێ ئەلەساس کە قەرارەکە دەرچووە لە هەولێرەوە هەر بەنسبەت ئەو قەرەباڵە خیشتەوەیە بەنسبەت ئەوە، بەڵام کە دروست ناکرێت کە ڕێگە نادرێ دروست بکرێ کێشەیە بۆ هاوڵاتیان. باشە کاک بڕیار، ئەم بڕیارە بۆ شاری سلێمانی ئۆکەی
چۆتش بواری جێبەجێکردنەوە بە تەواوی چەند مانگێکە چۆتە بواری جێبەجێکردنەوە و ئاگاداریشین لە زۆربەی شارەکانی کەی جێبەجێ نەکراوە بۆ ناڕەزاتی دەربڕە سەبارەت بم بابەتە بەدەر لە سلێمانی نەخێر لە سلێمانی لە لای ئێمە زۆربەی خەڵک کێشەیە باشە هیچ ناوچەیەک دیاری کراوە یاخود بە تەواوەتی بۆ تەواوی شارەکە نەهێڵڕێ هیچ ئارزێکی سەمەتری بکرێ یاخود شوێنێک دیاری کراوە بۆ منە ئێمە هەندێک شوێنمانە هێشتا تاپۆ نەکراون ڕەنگە بۆ ئەمانەش گرفت دروست بێت بەنسبەت بێ تاپۆکانەوە خۆیان هەر ڕێگە نادەن دروست ڕاستە بەنسبەت تەسەورم کرد بڕیارەکە لەو کاتەوە جێبەجێ بکرێت نەمزانی بڕیارەکە چەند مانگێکە جێبەجێ کراوە چەند مانگێکە قەرارەکە دەرچوو بەڵام جێبەجێکردنەکەی مدەیەکی کەمە جێبەجێ کراوە لە هەرێمی کوردستان لە سلێمانی بە تایبەت لە هەموو شارەکەی گرتوتەوە بەڵام لە بۆ نمونە بەنسبەت هەولێرەوە هەموو شارەکەی نەگرتوتەوە زۆربەی گەڕەکەکان کێشەی نییە و دروست دەکرێت باشە جگەل لەم خاڵەی کە لە یاداشتەکەی هەیە کۆمەڵک خاڵی دیکەن ئەو خاڵانەی دیکە چییە تا چەنە لە خزمەتی وەبەرهێناندان خاڵەکانی تر یەکێک لە خاڵەکانی تر نەبوونی خەدەماتە ینی ئەمڕۆ زۆر شوێن هەیە لە سلێمانی کە لە کەرتی خانوبەرەیە ئێمال کراوە و هیچ خەدەماتێکی بۆ نەبراوە بەڵام بەبوونی خەدەمات جوانتر و باشتر و بازار و جموجۆڵێکی باشتریشی تیا بێت ئەمڕۆ ڕاگیرا و خەدەماتی بۆ ناچێت جەلال چەند کەس لی زەرمەندە بێ هیچ ئامارێکتان لایە بۆ منە بڵێ ئەوەندە هاوڵاتی خاوەنی ئەوەندە ئارزەیە کە لە شاری سلێمانین باشە بەڵام لی زەرمەندە بن ناتوانن خانوو بکەن هەموو چینە هەژارەکانی تیازەرمەند دەبێت هەموو چینە هەژارەکانی تیازەرمەند دەبێت لەبەرەوەی خەڵک توانای ئەوەندە نییە بە تایبەتی لە سلێمانی لە هەولێر زۆربەی ئەو کەسانەی کە وەکو ئێمە کۆمپانیا و نووسنگیان هەیە و کڕین و فرۆشتنەکەن زۆربیان موچەخۆر و ماشخۆرن بەڵام لە سلێمانی ئەمە کەمترە باشە هیچ هەڵتانداوە بۆی کە کار بکرێت ئەم بڕیارە جێبەجێ نەکرێت چوسانم ئەم بابەت بەلایەکدا ببرێت کە ئەم هاوڵاتیانە زەرمەند نەبێت هەوڵی زۆرمان ناوە بەڵام گوێگرتنەکەی مویمە تا کوێژۆمان لێجیری بیانویان چیە بۆی کە بڕیارەکە کانسڵ ناکەنەوە بیانویان ئێمە گرتبوونەوەیەکمان لە بەردەم شارەوانی سلێمانیە سازدا شارەوانی سلێمانی من سپاسیانەکەم کە گوێیان لێگرتین یەکێک لە خاڵەکانی ئێمە کە کێشە بوو بۆمان پێنەدانی مۆڵەتی بازرگانی بوو ئەمڕۆ مۆڵەتی بازرگانی لە سلێمانی قەرارێکیان بۆ دەرکردووە کە گوایە بێ ئیبتیدایی چوونە دواوەکەی 4 مەتر بێ خۆی لە پێشتر 2 مەتر و نیو بوو ئێستا قەرارێکی بۆ دەرچووە کە گوایە بێ 4 مەتر بێ بەڵام ئەمەش بۆ هەموو جادەکان نابێت کە قەراری لەسەریراوە دیزایانی جادەکە تێگەچێ کێشە دروستە بێ لەسەر جادەکان لەبەر چوونە دواوە و پێشەوەی بیناکان ناشرینی و ناڕێکی دروستە بێ بۆیە بێ حکومت بەم خاڵایە بچێتەوە و گویان لێگرتین سپاسیانەکەین کە گوایە ئەو قەرارە لیژنەیەکیان دروست کرۆ شمولی هەموو جادەکان نەکات باشە کاک بڕیار دیارە باست لەوە کرد کە بۆ نمونە لە ئێستادا دروستکردنی خانوبەرە لە خانووی سەمەتری گرفت دروستەکە و هاوکات نەبوونی خزمەتگوزاری لە هەندێک ناوچەکان جارێکی دیکە ئەمەش گرفت دروستەکە ئەگەر هاوڵاتیەک بیەوێ لەو شوێنەی کە زەوی هەیە بەڵام خزمەتگوزاری نییە بتوانێت با بڵێن باڵەخانەیەک دروست بکە ئەمە تا چەندە گرفتی بۆ کۆمپانیاکان و خاوەن نووسنگەکانی خانوبەرە دروست کردووە لە زۆربەی ناوچەکانی ئێمە مڵکی بێ خەدەمات زیاترە لە خەدەمات بۆی ئەمە سەرەکی ترین هۆکارە سەرەکی ترین کێشەیەکە دروست هەبێت ئەگەر قەرار بێ خەدەماتی بۆ بچێ وەکو باسمان کرد هەم جوانترە بێ هەم جم و جۆڵی بازاری زیاترتیا دروستە بێ ئەمڕۆ لە سلێمانی مڵک هەیە ئەنی منتیقە هەیە خەدەماتی بۆ نەبراوە و ڕێژەیەکی کە یەکێک لە خاڵەکانی ئێمە ئەوەی کێشەیەکە کە لەگەڵ شارەوانی و لەگەڵ هەموو لایەنەکانی کە پەیوەندی بێمەوە هەیە باسمان کردووە مڵک هەیە خەدەماتی بۆ نەچووە و باجەکەی یاخود ڕسوماتەکەی بەقەدەر مڵچێکی خەدەمات لێ وەرەگیرێت کە لە عینەن کاتە مڵکە بێخەدەماتە و هیچ سوودێکی بۆ خاوەنەکەی نیە تاکرێت جیاوازیەکە بێ لە نێوان ئەو مڵکەی کە خزمەتگوزاری هەیە و لەگەڵ ئەو مڵکەی کە بۆ نمونە بێ خزمەتگوزاری جادە و بان و ئاو کارەبایە ئەبێ جیاوازی هەبێ ئێمەش کێشەکەمانەوەی کە داوای ئەمەتان کردووە داوای ئەوواکەین کە جیاوازی هەبێ لەبەرەوەی
ناکرێت تۆ ماڵەکەی خۆت کە لە خەدەماتە ئیسفادەی لەکەی سوودمەندی لێی ئەتیادی خەدەماتێکەیەیت و باجەکە لێ وەرەگرێن بەڵام زەویەکت هەیە بۆنەوەکەت بۆ هەر کەسێکە داد ناوە یاخود بووی کەسێکە لە ئەوروپا لە مڵچ لە شوێنێکی بێ خەدەمات هیچ خەدەماتێکی بۆ نەچوە و بەقەدەر ماڵەکەی من یاخود تۆ ڕسومات و باجی لێوە بگیرێت. باشە کاک بڕار دەگەڕێمەوە سەر ئەو بابەتی ئەرزە سەد مەتریانی کە حکوومەت بڕیاری لە داواکە بە هیچ شێوەیەک نەکرێت بەخان باشە من نەکرا بەخان و بەڵام پلانەکە چییە؟ ئەم ئەرزانە بۆ نمونە لەم کۆڵانانە دایتر ئاو بمێنێتەوە؟ کێشەی کۆمەڵایەتی زۆر لێ دروستە بێت. ئێمەش ئەوەی کە دوای کەوتوینەوەیە کە دروست نەبێت و کە نەمێنێتەوە لەبەرەوەی مانەوەی لە کۆڵانەکانە عادەتەن ئەرزە سەد مەتریەکان ئەرزە ڕوکنەکانن یعنی ڕوکنەکە و تەنیشتەکەیەتی ئەمڕۆ بۆ بە دیمەنێکی ناشرین بۆ شارەکەمان و بۆ بە شوێنی کۆکردنەوەی زەبڵ و خاشاگانی لە ناو هەموو گەڕێکێکە ئەرزێکی سەد مەتری سیمای گەڕەکەکەی ناشرین کردووە. بەڵێ باشە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕەنگە ئەم بابەتە بۆ ئێوە درەنگ بەدەستان بگات بەڕێز قوبات تاڵبانی بڕیاری لەسەر ئەوەدا کە یەکەکانی نیشتە جێبوون ئەم جارە لە خزمەتی هاوڵاتیانی کەم دەرامەت دابێت و هاوکاری وە بەرهێنان بکرێت بۆ ئەوەی بتوانێت ڕێژەی کرێچێتی لە شارەکانی هەرێمی کوردستاندا کەم بکاتەوە. ئەمە تا چەندە لە سوودی بڕیارەکانی ئێوە یاخود داواکاریەکانی ئێوەیە تا چەند دەشوا دەکات کە بازاڕی با بڵێن خاوەن کۆمپانیەکان و نووسنگەکانی خانوبەرە جارێکی دیکە بژانەوە بەخۆیەوە ببینێ. ئێمەش داوای و خاڵەمان کردووە سوپاسیانەکەین کە قەرارەکەشان دەرکردووە بەڵام ئایا ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئایشی لەسەرەکرێت لەبەرەوەی هەر من ئێستا لە لامە بەداتا قەراری خۆی هەیە بۆ گوندەکان هینی قوبات تاڵەبانی بەڕێز بۆ دەهات و گوندەکان لە ساڵی 2013 قەرارەکە دەرکراوە هەتا ئێستا جێبەجێ نەکراوە. جێبەجێ نەکردنەکەی پەیوەندی بە چ لایەنێکی پەیوەندیدارەوە هەیە؟ من هەموو هۆکارەکان و هەموو هەڵاوسانەکانی ئەم کێشانەی کە ئێمانە هەمانە بە تایبەتی ژێرمەوە بۆ شارەوانی سلێمانی لەبەرەوەی سەرەکی ترین شوێنە نزیکترین شوێنە لە بوارەکەی ئێمەیە بۆ فەقیر و هەژار بۆ کەم دەرامەتەکان ئەوان نەتوانن هاوکار بن و قەرارەکان دەرەکەن هیچ بەبێ ئەوەی لە بەرژەوەندی گشتی بێ و لە بەرژەوەندی فەقیر و هەژار بێ. هیچێک لە خاڵەکانی تر کە بۆ ئێمە بۆ مۆزوعی سیتیەکانە مۆزوعی کۆمپانیەکانە کە زۆر نازانم زۆر بێموبالاکانە پارەیە گوەرەگرن لە هاوڵاتیان کە شوقەیەگە کڕێ یاخود یەکەیەکی نیشتە جێبوو نەکڕێ بۆ ماڵەکەی خۆی بۆ خۆی پارەیەکی لێوەرەگیرە کە هیچ قانونی نییە و هیچ نازانم هیچ ڕەبتی بێ شوێنێکۆ نییە بەس مجەڕەت ئیستیغلالکردنی خەڵک. هیوادارین ئەو یادداشتی کە یاوتانەتە حکوومەت جێگەی خۆی بگرێ ئەو خاڵانی کە دیاریتان کردووە وەکو گرفتکەوە بازەحی خوسانتە بەردەمی حکوومەت چارەسەر بکرێت. کاک بڕیار زۆر بەخێر بێ ماندوومان دەستەکان خۆش بڕیار بەخێراتی سپاس بۆ بڕیار حەسەن نوێنەری کۆمپانیا و نووسنگەکانی کڕین و فرۆشتنی خانوبەرە لە شاری سلێمانی زۆر بەخێر.